سڵاوی خواتان لەبێت بەڕێزان باز لە گرێکوێرەی خەرجینەوت دەکەین لە نێوان هەرێم و بەغداد دوای نزیکەی ساڵێک لە ڕاگررتنی نەوتێرێم تاکو ئێستا عێراق خوارێم لەسەر خەرجینەوت ڕێک نەکەوتن کۆمپانی نوتەکەن ئێستا بۆ خەرجی بەرەمێنان و گواستنەوەی نەوت داوای زیاتر لە 500 میلیارد دینار دەکەن کە نزیکە لەو بڕێک کە ئێستا عێراق وەکو پشکی هەرێم دەینێرێ بەپێی خەرجی فعلی کە بۆ مانگیەک 618 میلیاری نردووەکو پشکی هەرێم بەڵام ئێستا کۆمپانیەکان داواکارن لە عێراق ئەو داواکاریان هەیە کە زیاتر لە 500 میلیارد دینار وەکو خەرجی بەرەمێنان و گواستنەوە پێیان بدرێت عێراقیش ڕەتی کردوێتەوە باز لە وردەکاریەکەی دەکەین بەڵێ دیارە خەرجی نەوتی هەرێم بەپێەوەی کە پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم ڕایگەیاندووە بۆ خەرجی بەرەمهێنان 24 دۆلارە کە بە نرخی فەرمی بانکی ناوەندی عێراق دەکاتە 680 دینار و بۆ خەرجی گواستنەوەش 8 دۆلارە کە دەکاتە 10560 دینار بە نرخی فەرمی بانکی ناوەندی کۆی گشتی واتە بۆ بەرهەمهێنانی خەرجی بەرمیلێکنەوت بۆ بەرهەمهێنانی و بۆ گواستنەوەشی پێویستی بە 42240 دینارە لە هەرێم کە ئێستا کۆمپانیەکان و حکوومەتی ماوە بەسەر کوێرێم داوا دەکەن لە عێراق کە بۆ هەر بەرمیلێکنەوت بۆ خەرجی بەرەمێنان و گواستنەوە 42000 دینار خەرج بکات عێراقیش ئەمەی ڕەت کردوەوە پێی وایە ئەم بڕە زۆرە هەرچەندە باز لەوە کێسا قسە لەسەرەوەی کە لە سەر 20 دۆلار لێک نزیک بوونەوەی کە بێ بەڵام ئەوەش فەرمینیە تاکو ئێستا ڕێکەوتن لەسەرەوەش نەکراوە کە بۆ خەرجی بەرەمێنان و گواستنەوەی بەرمیلێکنەوت 20 دۆلار بدرێت بەڵێ بینە سەر بۆ خەرجی بەم شێوەیە ئێستاوە کە جیاوازەکە زۆرە لە بینی عێراق و هەرێم بۆ خەرجی بەرمیلێکنەوت بۆ خەرجی بەرمیلێکنەوت بۆ بەرهەمێنان و بۆ گواستنەوە هەرێم داوای 42240 دینار دەکات عێراقیش باز لەوەکە ئامادەیە 9875 دینار بدات واتە جیاوازەکەن 32000 دینارە ئەم جیاوازە زۆرە کە ئێستا لە وتوێژەکان لە بینی هەرێم و بەغداد هەیە بەڵێ بینە سەر خەرجی ئێستا کۆمپانیەکان داوای چەند دەکەن لە عێراق دواتریش باسیەوەی دەکەن عێراق مانگانە ئامادەی چەند پێیاندات خەرجی بەرمیلێکنەوت وەکو باسمان کرد 42240 دینارە بە بەرهەمهێنان و بەگواستنەوە ئەگەر ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت دەبێت بە پێی یاسای بودجە ڕارەسی عێراق بکرێت کۆی مانگانە بۆ خەرجی 400,000 بەرمیل نەوت دەکاتە 506 میلیارد دینار بە خەرجی بەرهەمهێنان و گواستنەوە واتە ئێستا کۆمپانیەکان داوا لە عێراق دەکەن کە 506 میلیارد دیناریان لە مانگێکدا پێ بدات لە کاتێکە ئێستا عێراق بەو هەموو داواکاری و خۆپیشاندانی مامۆستایان ئێستا عێراق ئامادەیە 618 میلیارد وەکو پشکی هەرێم بەپێی خەرجی فعلی بنێرێ بەڵام ئەوان داوا دەکەن بۆ خەرجی بەرهەمهێنان و گواستنەوە نزیک لەو پشکی هەرێم پێیان بدرێت کە 506 میلیارد دینارە بەڵێ بینە سەر جیاوازی ئەو عێراق و کۆمپانیای نەوتەکان لەسەر خەرجی هەرێم کۆمپانیای نەوتەکان داوا دەکەن کە 506 میلیارد دیناریان پێ بدرێت بەڵام عێراق دەڵێ من ئامادەم بۆ هەر بەرمیلێک 9875 دەم لە مانگی کە بۆ 400,000 بەرمیل نەوت 118 میلیارد دینار بدەن واتە جیاوازەکە 388 میلیارد دینارە کە جیاوازێکی زۆرە لە بینی عێراق و هەرێم هەیە بۆ پرسی خەرجی کۆمپانیا نەوتیەکان بینە سەر قازانجی کۆمپانیاکان کە کۆمپانیەکان داوا دەکەن کە ئەو بڕیان پێ بدرێت کە نزیکە لە پشکێریم کە لە بەغداوە دێت پێشتر قازانجێکی زۆریان کردووە ئێمە بەداچوونێکمان کردو لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە 2014 و بۆ 2023 تاوەکو ڕاگررتنی نەوتێریم لە 25 2023 بە پشبەستن بە داتاکانی وەزارەتی نەوتی عێراق هەروەها کۆمپانیای دیلۆیت هەرێم لەو ماوەیەدا زیاتر لە 1 میلیارد و 350 بەرمیل نەوتی فرۆشتووە کە داهاتەکەی 73 میلیارد دۆلار بووە پشتی کۆمپانیەکان پشتی حکوومەت 30 میلیارد بۆ لەو 73 بەشی زۆری بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە کە 43 میلیارد دۆلارە 43 میلیارد دلار بۆ پشتی کۆمپانیەکان ڕۆشتووە پشتی حکوومەت 30 میلیارد دۆلارە لەو 73 میلیارد دۆلارە بەڵێ بینە سەر زیانەکانی فرۆشتی نەوت ئەوە کێسە بۆ حکوومەت ماوە وەکو ئاماژەمان پێکرد لە داهاتی نەوت کە 73 میلیارد دلار بۆ 30 میلیارد دلار بۆ حکوومەت گەڕاوەتەوە لە بەرامبەریشدا و قەرزانەی کە لەسەر حکوومەت کەڵەکە بووە قەرزی کۆمپانیا نەوتەکان بێ
شایستەی دارایی موچە خۆران بێ، قەرزەکانی بانکەکانی عێراق بێت و ئەو بڕپارەی لە عێراقاوەوە قەرزی کارەبا بێت. حکوومەتی ماوە بەسەر کوێرم ئێستا قەرزەکانی بەرز بۆتەوە بۆ 36 میلیارد دلار، واتە بڕینەوتەکە 30 میلیاری بۆ ماوەتەوە، بەڵام لە بەرامبەردا 36 میلیارد قەرزدار بۆتەوە و لە هەمان کاتدا پشکی هەرێم بۆی دوایەوەی کەنەوت بەسەر بەخۆ فرۆشراوە لە 2014 تاوەکو 2023 زیاتر لە 110 تریلیۆن دینار بووە، بەڵام نزیکەی 20 تریلیۆنێکی هاتووە، لەوێش 90 تریلیۆن کە ئێستا بە دۆلار تقریبا زیاتر 73 میلیارد دلار زیانی بەرکەوتووە کە لە بەغدادشەوە پارە نهاتووە، کە زیانێکی زۆر بەرهەرێم کەوتووە کە زیاتر لە 90 تریلیۆن دینار کە بەشی موچەی زیاتر لە 9 ساڵ دەکات بەرهەرێم کەوتووە لە ئەنجامی فرۆشتنی نەوت بە سربەخۆ و ئێستاوەی کە بۆتە گرێ کوێرە لە بینی هەرێم و بەغداد و لە نێوان هەرێم و بەغدا و هەموار یاسای بوجە پرسی خەرجی نەوتە کە تاکو ئێستا ڕێکەوتنی کۆتایی نەکراوە لە بینی هەرێم و بەغدا.